بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمان، وەزارەتە پەیوەندیدارەکان، لەژێر پاساوی جەنگی تیرۆریستانی داعش و دابەزینی نرخی نەوت لە جیهاندا بەشی شێرتان لە قودی فەرمانبەران و مامۆستایان بڕی. بەوە شەوە نەوەستان لە ساڵی 2016ەوە بە بڕیارێک پلە بەرزکردنەوەتان ڕاگرت. خەڵکی کوردستان بەگشتی سەرباری بینینی هەزاران جۆری گەندەڵی و بەفیڕۆدانی ناپێویستی بەرپرسان و بازرگانی نایاسایی و پەیوەندی ژێربەژێری ئەو لە بازرگانی یاساق لەگەڵ تیرۆریستان، بەڵام ئەو ماوەیان بەسک هەڵگوشین بردەسەر و چاوپۆشیان لە هەموو شتێک کرد. کەچی پاش جەنگ بەفیڕۆدانی گەندەڵی و تەخشان و پەخشانکردنی داهاتی گشتی بۆ کەمینەیەک لە کوردستان چەند بەرامبەر بۆتەوە. لە چوارچێوەی یاساشدا ئیفاتی بەردەوام و سوپاس و مینحە و چەندین ڕێکاری تر بە میزاج پەیڕەو دەکرێت. لەم نێوەندەدا ناوبەناو هەواڵی گەڕانەوەی پلە بەرزکردنەوە بۆ هێزە چەکدارەکان و فەرمانبەرانی هەرسێ سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی دادوەری و دادوەرەکان بەرگوێمان دەکەوێت. بە هەمان ڕیزبەندی ئێمە چاوەڕێبوون کە بە بڕیارێک هەموو موچە خۆرێک ئەو مافەی بۆ بژێرنەوە، بەڵام بە بڕیارێکی زۆر ستەمکارانە و پڕ لە نادادی ئەو وەزارەت و دەستە و فەرمانگەیانەی کەمابوون هەڵاوێر دران و سپێران بەویست و میزاجی کەسێک یان لیژنەیەک و پلە بەرزکردنەوەیان مەرجدار کرا. باستان بڕیارە ئەو تێتەنها پێشنیارێکە و لە ئەنجومەنی وەزیرانەوە نێراوە بۆ ئەنجومەنی ڕاژە. بەڵام ئێمە ئەمڕۆ لێرەین تا تووڕێی خۆمان لەو پێشنیاری ئەنجومەنی وەزیران دەرببڕین و هۆشداری ئەدەین بە ئەنجومەنی ڕاژە کە بڕیارێکی لەو جۆرە ستەمکارانە پەسەند نەکات. لێرە و لەوێ ئەبیستین کە پاساو ئەهێنرێتەوە بۆ ئەو نادادیە. بەوانەش ئەڵێن ئەگەر ئەم یاسایە ئەوەندە شیاوە و فەرمانبەری باش و ناباش لە یەک جیا ئەکاتەوە و جۆرێک لە دادپەروەری تێدایە، بۆچی لە ناو هێزی چەکدار و فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکە و ئەنجومەنی دادوەریدا بەرکاری ناکەن؟